زۆر کەس لە دەڤەری زەرد لە 30 ساڵی ڕاوردوو بەرامبەر دەیان ئەرهابگرتن کوشتن تا دەگاتە کۆمەڵکوژینەوە تو هەفتی پەکەکە یان چەندین جار لە ژێر دەسەڵاتی پارتیت 5-5-6 گەری لا شەهید دەبوون نقیان لێوە نەدەهات بەڵام بۆ شەهید غەزال دنیا خرا کرد هاوکات زۆر کەس لە ژێر دەسەڵاتی قەلەمڕەوی زەردی سەوزیش ئەوانەی پارتی بە خیانەت حساب دەکرد بەس پاسایی بۆ هەندێک شتی شەهید غەزەل دەێناوە ئەو مامەڵەی لەگەڵ شەهید غەزەل دەکرا بۆی ئەوە دووڕوویە هاوکات ڕاستە شێروان و لاهور کفرە بەراورد بێ بەرامبەر یەک بکرێن شێروان دەنگەکی ئازاد پاک لاهور لە قۆناغی خۆی قیممەی ئیرهاب تونند و تیژی دزی و گەندەڵی خۆی و براکانی هەبووە کەس ناتوانین کۆڵی لەوە بکاتن بەڵام لە هەردوو حاڵەتدا هەست پێ دەکرێت بنەماڵەی بارزانی و تاالبانی مامەڵەیەکی میزاجی بەو کەیسانە دەکەن ینی ئەوان لە جیاتی دەوڵەتن قایم حاکمن ئەوە کارێکی زۆر قێزەوەە تۆ ناکرێت دژی ئەوەی شەهید شێروان ببورن دژی شێروان بی بەڵام کاتێک پاڤل و قوبادێکە چەند ئەڵێ ئەگەر بەتەرم بێتە دەرێگە چیان دەڵێ ئەگەر دەیانوێت 3 ساڵی حکم دەدەم یان ئەو ڕۆژە بڕواب کە پاڤل باسی کرد جێگوتیی ئەگە زۆر بێزانە دوو پەتی خەنارەیان لەو دەنێرم کاچ خۆم ئەوە مشکلی ئائیری خۆتان نییە ئەوە ڕەبتە بە مامەڵەی دەوڵەتی و ڕێزگرتن لە دام و دەستگاکان چی هەیە بڕبی دەدادگەوە چی بەس سزن معبەدی دەکەی ئەدامی دەکەی حەق خۆتە بەڵام ناتوانین بە میزاجی پاڤل یا مەسرور مامەڵە لەگە دام و دەستگا بکرێت بێدەنجیش لە بەرامبەر ئەو شتانە لە زۆر کەس یان دیفاع دەکاتن یان بە قین مامەڵە دەکاتن هەردووچی شت کە بووە ڕق و قین یان ئەوە تا هاوسۆزی ئەتوو درۆزن دەرەسی لە بەرامبەر پرەنسیبەکانی مافی مرۆڤ و ئازادی سیاسی ئەوە خاڵک خاڵی دووەم بێ مەسعود و ببورن هەست پێ دەکرێتن پاڤل و نێچی بەرەیەکیان لە پشت پەردە هەیە پێکەوە یارمەتی یەک دەدەن ئەوە لە بۆ تەوەق کرد ئابلۆقەدانی مەسعود و مەسرۆر زۆر سەرکەوتوش بنە تۆ سیر دەکەی لە کەیسی سەرۆ کۆمار نێچیر ئیدانەی نەکرد یعنی ناتە ڕێزی پارتی لە دژایەتی تۆ لە کەیسی محافزی کەرکووک لە بەرەی باز لەوە دەکرێت نزیکینەوەی نوێ و یەکێتی بەشەشی ئەندازیارەکەی نێچیر بووە بۆ زانیاریتان هەرچەندەوە بڵێم من جارش باسم کردە پاڤل تاالبانی 4 ڕاوێژکاری گەورەی بەریتانی هینایە ڕێنمای پێ دەکەن حتا ئەو دیدارانەشی بەشەکە لەوە و بە پارەش دەکاتن ئەو دیدارانە پاڤل تاالبانی بۆ زانیاریتان بەهەرحاڵ کەیسی سەرۆک کۆمار کەیسی محافزی کەرکووک کەیسی یەک ڕێزی یەکێتیونەوەی نوێ و پەیوەندی لەگە تورکیا هەموو ئەوانە نیشان دەدات کە نێچیر و پاڤل لە یەک بەرن و بۆ ئابلۆقەدانی ئەوش مەسعود و مەسرور هۆکارەکەشی چییە ئەو شێوە مامەڵە توندەی مەسرور و مەسعود لە بەرامبەر دانی ساڵی 2026 ئێستاش هەر قبول یان دانوێ هەموو شتێک بە میزاجی خۆیان بێ ئەوە سەرکەوتونەوە لە هەموو ئەوانە گرنگتر ئەگەر سیر بکەی مەسرور بارزانی بووتە هۆکارێک لۆگەش سندنی ئەو بەرەیە هەم لە عێراق شکستی هینا هەم لە ناو هەرێم یەک حزب لەگەڵی نەمایە هەم لە ناوەخۆ دەنگەکی زۆری ناڕەزایەتی بەرامبەر ئەو سیاسەتە بات مامەڵەی ئڕهابە توندەی مەسرور کە بە تایبەتی لە 1-2 ساڵی یەکەمی کە هات بەرپا بوو هاوکات لە خارجی سیرکرد مەسرور بارزانی دیبلۆماسەتی کوردی لە هەرێم پشتیان ئەوەتە هیچی نەما لە هەموو بووە لە عێراق ئەو پەڕی لاوازین بە هەر حاڵ سیاسەتی توندی مەسرور بارزانی بوویتە دەرگاکردنەوەیکی گەورە لۆ پاڤل و لۆ گەشە سەندنەوەی نێچیر